نرو بسرین کردستان 24 دمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خازین ات کشکی جدا داو ات هلکفتکا جدا داو ات هلو مرجکی جدا دا ده افرو بحثا مجارکا گرینکین کو بحثا پیشوازیا رمضان ات سردم کرونا دا چندین ساله یان کو بیجین صدان ساله مسلمان هلکفتا وی رمضان یاد کنوو او چنت ناف مانگکا پیروز دا اوت همی ماناین مروف دوستیو مروف ویانه چنت ناف داو او سردریه ادگلت کن بله رمضان افصاله رمضان کا جیاوازه الهمی سالین بوری رنگه کم جار اف چنده هاد بیت ریدان کو رمضان ات کشو هوای که وی رنگی دا بوری بیتن لورا مفرزانیت ناوا برنامه اب کردی دا مجار خو پیخینه سر وی بابته که رمضان سردم کرونا دا ادگل زور بر اسمه موسى عبد الرحمن صديق ده هتا جنگ شکرین بناوی خوب بناوی وخیرات نگا گرم جناب مامستاد که زور بخیر مامستا وکم آموزه پیدای رنگ کشو هوای افجاره اف سالک و رمضان تعداد بوریتن کشو هوای که جیاواز بیتن الصدان سالن بوری که رمضان تعدادیه که هبونا انکوب صدما ویروسا کرونا لو رمضان بزانین روی آینی داد گوشنیگا آینی دا ام چوا سردریت گر رمضان اف ساله بکن بله بنای خوای بخشنده مهربان وکو گوتت راسته یعنی سدان ساله مسلمان پیشوازی لرمضان که لکشو هوای تایبته بله بلام جوازی که لام سال دا که وکو ناوتنا رمضان لسردمی کرونا دا ایوش راسته لراستی دا اگر بروانی تا یعنی بارودوخی کی هاوشیوی امی اسای ایما رنگ او به کل 1919 ئەوەی ئەنفلۆنزای ئیسپانی هاتە ئاراوە کە بەشێکی زۆری دنیای گرتەوە و ملیۆنەها خەڵکی تێدا لە نێو چوو ئەو کاتە بژمێری لە 1990 هەتاوەکو دەگەینە ئێستاوە نزیکەی 101 ساڵە کەواتە 101 ساڵە مرۆڤایەتی حاڵەتێکی وەکو ئەم حاڵەتەی بەخۆ نەدیوە کەواتە 100 ساڵیشە ڕەمەزان بە بارودۆخێکی ئاساییدا ڕۆشتوتەوە لە دوای 101 ساڵ هاتینەوە بارودۆخێکی نائاسایی کەواتە تێڕۆنین ئاوی دام چەوە تەماشای مژاری ڕاستە تێڕوانینی ئاینی پێمان دەڵێ خوددا وەختێک مرۆڤی دروست کردو لە هەمان کاتیشدا پێغەمبەرانی بۆ دەنێرێ و بۆ ئەوەی ئاینی خوددا و پەیامی خوددا بگەیەنێت بە مرۆڤایەتی بێگومان لە عیلمی خوددادا هەیە لە عیلمی خوددادا هەیە بارودۆخ چۆن دەگۆڕێ و چی بەسەر دێ لەبەرەوە خوددا حسابی هەموو ئەم حاڵەتانی کردووە اینجا تۆ هیچ لەو شتانێک کە ئێستا کۆڵێ جیاوازیە ئەوەیە کە ئەڵێ جومعە ناکرێ ئێستا جەماعەت ناکرێ ئێمە ئێستا قسەی تێدا دەکەین ناتوانین پێشبینی بکەین چونکە ئەم کاتی من و تۆ قسەی تێدا دەکەین 4 ڕۆژی تر ڕەنگە ڕەمەزان بێ لەبەرەوە ئایا مزگەوت دەکرێتەوە یا ناکرێتەوە ئەگەر نەکرایەوە وانە کەواتە تەراویح نابێ کەواتە ئیعتیکاف نابێ کەواتە دوای ئەوە نوێژی جەژن نابێ ئەمە هەمووی چییە جیاوازیە ئەمە حاڵەتێک دروست دەکات لای موسڵمان کە پێی وایە یعنی شتێکی لێون بووە لە ڕاستیشدا پێغەمبەر درودی خوای لەسەر وەکو بڵێ وەڵامی ئەمەشی داوەتەوە کەواتە مسلمانی بەدیل هەیە بۆ بێ چەندێک کە جێیەکی پڕ بکات بێ فەرەغ پرسیارەکە ڕاستە ئەوە بوو کە پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر جیاوازی من فەرمووی یعنی محەممەد درودی خوای لەسەر فەرمووی یەکێک لە جیاوازیەکانی من لەگەڵ پێغەمبەرانی دیکە چیە یەکێکیان ئەوەیە کە پێغەمبەران بۆ گەلێکی دیایی کراو دێنێردران من بۆ هەموو جیهان نێردراوم ئەمە یەک دوو لە جیاوازەکان ئەوەیە فەرمووی وەجوعیلت لیە الأرض مەسجیدا کەواتە پێغەمبەر زوو ئەوەی دیاری کردووە هەموو شوێنێکی سەر ئەم خاکە مزگەوتە ئەم شوێنی من و تۆ تێی دانیشتین مزگەوتە وەرە ئێستا نوێژی تیا بکە کەواتە مسلمان وەکو چۆن دەڵێ گرنگە ئەو نوێش بکە گرنگە ئەو بە ڕۆژوو بێ کەواتە ئەف دوو دڵی و ئەف غەمگینیا تاکە مسلمان چ سەر هەلدەتن دەما لاف لاواوی یا ڕەبی تو مزگەفتە بوومە بکەوە یعنی وەسەد بینیتن ڕەنگە و تاکپەرستیە خودی تنێت ناوە مزگەفتێت تێدان ئەوە هەڵەکەیە کەواتە یعنی ئەمریکا چۆن دەڵێ ئەم ئاینە وەکو کۆتا پەیامێک و دوا پەیامێک پێغەمبەر ئەوەی پێڕاگەیاندین کە هەموو سەر ئەم ئەرزە مزگەوتە هەموو ئەم ئەرزە مزگەوتە هەموو کارێک هەردێکی عیبادەتە کەواتە ئەو هۆگربوونە خراپ نییە هۆگربوون بە مزگەوت بەڵام خۆ نابێت بێتە مایە ئەوەی کە تۆ پێچکۆ ئێستاکە ئێمە لە هەرێمی کوردستان لەم کساتۆ وەختی من و تۆ قسەی تێدا دەکەین 4 ڕۆژێک پێشی ڕەمەزان نازانین بڕیاریان چۆن دەبێ بەڵام دەزانین وڵاتێکی وەکو سعودی بڕیاری داوە ڕەمەزان مزگەوتی نەبێ و توێتی نوێژی جەژنی لە ماڵەوە بکەن وڵاتێکی وەکو مسر هەرمان شێوە ئەو بڕیاری داوە ئوردون ئەو بڕیاری داوە جا ئەمە چییە مەبەستم ئەوە بوو ئاین زۆر گەورەترە بەڵێ مامۆستا تو نابینی وەک توێری وەک ئاخفتن ئەف ئاخفتنە دەف هەموو تاکە مسلمان خویانە کە فعلا هەموو عرد مزگەفتە و ماڵە خودەیە بەڵێ بۆش ڕۆی کرداریش ڕۆی پراکتیکێ و نابیتە قەنەعەت تاکەی مسلمان دەبێ ئەم ساڵ ببێ
لەبەرەوەی چکە بە ئەزمون بلا چاریە نبقى نعتە ڕاستە اینجا لەبەرەوە وەکوتم یەکێک چۆن ئەڵێن کۆرۆنا بۆ ژینگە باش و هەندێک سوودی لابەلای هەبوو یەکی ڕەنگە لە سوودە لابەلاکانیشی ئەوە بێ کە مسلمان بۆی دەرکەوێت یان یەگە مزگەوتیشی نەکرێتەوە ئەتوانێت نوێژ لە ماڵی خۆی بکە بۆ نمونە ئەگەر تەراویح لەوێ ناکاتوانێت لە ماڵی خۆی بیکە ئەمانە مەبەستم چی بوو مەبەست ئەوەیە کە ئولفەتگرتن بە حاڵەتێکەوە صفەتی مسلمان نییە مسلمان ئەبێت هەموو ئەم جیهانە بە ماڵی خۆی بزانێ هەموو ئەم بوونەوەرە بە مزگەوت بزانێ جا ئەو خاڵی کە باست کرد ئەمە حاڵەتێکە ئەمە لە مانگی چوارە ئەم قسەیاکەین ینی لە مانگی چوارە وەختی ئەم قسەیاکەین ئەم مانگی چوارە 5 مناسبەی زۆر گرنگی ئاینی 5 ئاینی تێدایە کە هەمووی نزیکەکەن یعنی وەکو بڵێ هەمویان تووشی ئەم گرفتە بوون بەڵام کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ ئەمە گرفتێک نییە تەنها تووشی مسلمان بووێ با پێت بڵێم یەکێک لە گەورەترین جەژنەکانی جووەکان لە هەفتەی یەکەمی مانجی نیسانە نیان کرد ئەوە چییە بڵێ تو نبینی یعنی پەیڕەوکارێن ئەدیانên دیتر وەکو مسلمانە ناکەنە گرفت و کێشە ئەگەر تشتێکی و هەتە ڕوودان نانە ئەوانیش هەیەە یعنی هەموو ئاینەکان خەڵکێکیان هەیە دەیکاتە ئاریشۆ گرفت بەس زۆرینەی پەیڕەوکارانی هەموو ئاینەکان تێئەگەن جەبا ئەو نمونێت پێ بڵێم یعنی هەفتەی یەکەمی مانجی نیسان جەژنی بیساحە بە زمانی عبری بیساح ینی ئەو ڕۆژەیە کە موسا سەلامی خوای لەسەر ئەو گەل لە ڕزگار دەکا و دەیانهێنێتەوە بۆ خاکی فەڵەستین لە میسرەوە لە دەستی فیرعون ڕزگاریان دەبێت کەواتە ئەو جەژنی ڕزگاربوونە زۆر گەورەیە بەس لەبەر خاتری ئەوەی کە تووشی کۆرۆنا نەبن نیان کرد وەرەوە بۆ جەژنێکی تری مەسەلەن گەورەی مەسیحەکان لە عالەمە لە جیهاندا جەژنی قیامە بوو جەژنی قیامە جارێکی تر مەسیحەکان نیان کرد وتیان ئێمە خەڵک تووشی نەخۆشی ئەبێ لە ئەنجامە ئەویان نەکرد وەرەوە بۆ لای ینی ئێزدیەکان چوارشەمی ڕابردوو کە من و تۆ قسەیتیاکەن چوارشەمی ڕابردوو سەری ساڵی ئێزدیەکان بوو هیچیان نەکرد هیچ ئاهەنگێکیان نەجێڕا هیچ کۆبوونەوەیەکیان لە لاریشان نەکرد چونکە لەبەر ئەوەی کە مەسلەی کۆرۆنا هاتە ئاراوە هەر خاڵێکی تر ئەوەیە کە ئەم کاتە وەختی من و تۆ قسەیتیاکەین 24 جەژنی ڕەزوانە جەژنی ڕەزوان جەژنێکی زۆر گەورەی پەیڕەوکارانی ئاینی بەهائیە ئەوە لە عێراق و لە کوردستان و لە ئەمریکا و لە زۆربەی وڵاتان نایکەن بۆ لەبەر ئەوەی کەوا کۆرۆنا هەیە هەر لە دەوروبەری ڕەنگە یعنی ئەم هینە چۆنە لە 23-24 مانگدا ڕەمەزان بێ کە ئەوی جارێکی تر بوونەیەکی زۆر گەورەی مسلمانانە کەواتە ئەوانش وەک ئاینەکانی تر دەبێ ئەلێرە جۆرێک لە پێشبڕکێ دروست بێ پەیڕەوکارانی ئاینەکان نمونەکە جوان پێشکەش کرد قسەیەکی زۆر جوانە کەواتە بێت تەماشاکەین جووەکان لە جەژنی بیساحە مەسیحەکان لە جەژنی قیامەیە بەهائیەکان لە جەژنی ڕەزواندا ئێزدیەکان لە سەری ساڵی خۆیاندا هەموو ئەم ئاینانە کەمینەیەکی کەمیان نەبێت زۆرینەکەیان گوتیان زانست پێمان دەڵێ کۆبوونەوە باش نییە کەواتە ئێمە مسلمانی ژەبێ هەمان شوکەن جاش ئەم نمونەیەکت پێ بڵێم لە مێژوو لە مێژوش هەروە بووە یعنی لە مێژوشە هەروە بووە ئەوەی کە پشتی بەزانست بەستووە باش بووە ئەوەی پشتی بەزانست نەبەست بێت تووشی زەرەر بووە نمونەیەکت پێ بڵێم پێشی 600 ساڵ لەمەوبەر باشە ئیبن حەجەری عەسقەلانی کتێبێکی هەیە 77 ساڵی تەمەنی خۆی چ ڕووداوێک ڕوویداوە کردوێتی بە کتێبێک بە ناوی ئینباء الغمر في أبناء العمر ساڵ بە ساڵ دەڵێت چی ڕوویداوە ئەڵێ لە ساڵی 827 هیجری 827 هیجری ئێستا 1441 یعنی 600 ساڵ زیاتر لەمەوبەر دەڵێت لە مەکە تاعون بوو ئەڵێ حرەمی مەکی چۆڵ بوو کەس نوێژی تێدا نەکرد بزانە یعنی من نمونەیەکە کە پێمان دەڵێ بەری 600 ساڵیش کە تاعون بڵاو بۆتەوە ئەم شتە ڕوویداوە نمونەیەکی ترمان پێڵێ خراپ دەڵێت لە میسر لە 833 هیجری 833 هیجری ئەوش ئەکاتە 600 ساڵ زیاتر دەڵێت لە میسر تاعون پەیدا بوو دەڵێ هەندێک مسلمان کۆبوونەوە لە نوێژی جومعە وتی ئەچین بۆ نوێژی جومعە هەرێکین وتی چون بۆ نوێژی جومعە وتیان قورئان خوێنەکان وەرن قورئان بخوێنن بۆی لە تاعون ڕزگارمان بێ اینجا ئەڵێ پیاوێکە بوو بە ناوی شەمسەدین شەریف هات چل پیاوچاکی خواناسی مصری کۆ کردەوە وتی ئەبێ هەر چریشان ناوێن محەممەد بێ چل هەموو ناوی محەممەد هەموو خواناس بەو مەبەستەی خوا لێمان چۆن لە تاعونمان لەسەر لابەرێ لە مزگەوتا کۆبوونەوە دوای نوێژی جومعیان کرد لە نوێژی جومعە حتا عەسر ئەڵێ هەڵەسان دەڵێ ئەو چل کەسە پێکەوە بەنجی عەسریاندا مزگەوت قەڵەباڵغ بوو ئەڵێ لەگەڵ ئەمەشاکە ئەم کاریان کرد فما ازداد الطاعون إلا كثرة ئەڵێ ئەو نەیتر زیادی کرد ڤایرۆسە ئەوان ئەو کاتە زانیەوە ڤایرۆس چیە ئیتر بەو شێوازە بینی ئەمەش نمونەیەکی ترە کەواتە نمونەی جوانیشمان هەیە لە مێژوو نمونەی خراپیشمان هەیە
بله مامۆستا بەڕێز تا ئاماژە داوی چەندێک کە ئەvê کۆرۆنایê nektinê rewşa ممارسا دینداریya مسلمانی بتنê yanî bi şêwazekê dîtir hatiyet wicudê da belkû edyanên dîtir jî heman halet da. Vê gavkê bernamê me çûnku rûşenbîriyeka İslamî ye me divêtin em rû bikeyne takê musilman ke divê heyva Remezana pîrûz da çawa bikarîtin keşekê aram da keşekê erfanî û rohî da Remezanê biguzerînîtin û Remezanê pêgiriyê pê biketin û bibîte aramiyek arambexşiyek bû derûnê wî rohawî. بەڵێ وەکو چۆن بڕیارەکانی سەرەتامان بڕیارەکانی سەرەتامان چۆن بە ئارامیدا هەر بە هەمان ئارامی ئەوێ هەوڵ بینەوە ژیان دەست پێ بکەینەوە ینی چۆن ینی ئێمە هەمومان ینی ئەو سوودەیکەوە لەم قۆناغەدا زیاتر هەستمان پێی کرد لە هەموو جیهاندا لە هەموو جیهاندا دیاردەیەک وەکو یەک ڕوویدا دەڵێن زانست لەگەڵ ئاین ئاشت بووە زانست و ئاین ئاشت بوونەوە لەگەڵ یەکە چۆن دەڵێن جاران کە تاعون ڕووی دەدا لە سەدەکانی ناوەڕاستدا هەمیشە کلێسا شەڕی بوو لەگەڵ زانستخوازەکان یعنی بۆ نمونە کاتێک گالیلیۆ وتوێتی زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە کوشتیانە ئەم جارە هەموو زۆربەی زۆری خاوەن ئاینەکان پشتیان بە زانست بەست چاوەڕێی زانست دەکەن هەموو خاوەن ئاینەکان دەڵێن پزیشکەکان چیمان پێ دەڵێن پزیشکەکان دەبێ بڕیار بدەن ئەو ئەوانن پێمان دەڵێن تو نابینی دەستپێکە سەرهەڵدانا ڤایرۆسێ ئەف گوتارە نەبوو ڕاستارەکە تەمام تەشەنج بوو قسەکەت ڕاستە سەرەتاوانە بوو سەرەتاوانە بوو هەروەکو چۆن نمونونەکەی ئیبن حەجەری عەسقەلانی وت ینی نمونەی باش هەبووە پێشی 600 ساڵ و نمونەی خراپیش هەبووە بە هەمان شێوە لەم سەرەتایە ئەین سەرەتای کۆڕۆنا خەڵک ئاوە تێناگەیشت بەڵام دوای لەگەڵ تێپەڕبوونی کاتدا کۆمەڵێک چۆنە لە ڕێوشۆن و ڕێکار گیرایە بەر کە ئێستاکەت بەشی زۆری خاوەن ئاینەکان هەموو خاوەن ئاینەکانی دنیا پێگەی زانستیان بڵند کردەوە دەڵێن ئەوە زانستخواز و زانایان و پزیشکانن دەبێ پێمان بڵێن ئەم بارودۆخە چۆن ئەو چەند گەیتەمە و ئەم بێژین هەندێک بابەت هەنە زانستینە دین دەبێ دەنگ بیت و هەندێک بابەت جی هەنەیە دینینە زانست دەبێت دەنگ بیت هەر ئەوەیە کە پێغەمبەر لە فەرمودەیەکە لە صحیح موسلیما فەرمووی ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم کەواتە لە دنیادا هەندێ بابەت هەیە پێغەمبەرانیش خۆیان لێ نەداوە بۆ گوتویانە ئەو بابەتە عیلاقی بە پسپۆڕی دیاریکراوە هەیە جواتە لێرە بۆمان دەرکەوت ئێمە بە قسەی چێ وتمان بە نەچینە مزگەوت و یان نوێژی جەمعە و جەماعەت و ئەوانە نەبێ بە قسەی پزیشکان زانست و پزیشکان ئێستا شەوێ هەر چاوەڕێ قسەی ئەوان بکەین ئەوان پێمان بڵێن مزگەوت بکەنەوە ئەچینە مزگەوت بڵێن مەیکەنەوە ناچین بلێت ناوە زانستێ پزیشکیدا وەکو تایبەتمەند بەحساوی چەندێتکەن بێژنێ مرۆڤ یعنی دوێتن هەر سعاتێ جارێکی ینی چەند جارە ئاوێ vebxotin بۆ نمونەت ڕەمەزانە پیرۆزدا کێمترین وەخت ئەم 15 سعتا دپڕۆژی بین بۆ نمونە عێراقی هەرێمە کوردستانê ئەرێ ئەvە وێ چەندێ ناگەینتن کە دین و زانست هەندێک جار جوداهیت ناوبەراواندا ئەنکو هەف دژند گەلێک هەر ئەوەشە جارێکی تر کە ئەڵێن یەکێ لەو دیاردانەی بمانەوە ڕەمەزان بە ئارامی بەڕێ بکەین ئەبێ ئاگاداری خاڵێکی تربین ئەوش ئەوەیە فتووا چییە فتووا ئەگە پێناسەیەکی زۆر هاکاری بۆ بکەیت بۆ ئەوەی ینی هەموو بینەران حاڵی بنلێ وتراوە فتووا بریتیە بە چی بریتیە لە الإعلام بحكم الله یعنی تۆ لە بری خوددا وەکو بڵێ ئەڵێ خوددا وای دەوێ خوددا وای ناوێ پێناسەکە دروستە چەندە یعنی بەستم ئەمە فتوایە خۆی کە تۆ لە جاتی خوددا قساکی بۆی ئیبن القەیم کاتی خۆی کتێبێکی لە سەرداناوە بە ناوی إعلام الموقعين عن رب العالمين دەڵێ وەختی تۆ فتوا دەدەیت دەڵێ بە ڕۆژوو بە یا بە ڕۆژوومە بە ئاگدار بە لە بابەتی ئاینی تۆ کە ئەنەوە لە بری خوددا قساکەی لەبەرەوە بێ ئاگدار بی ئەمە مانای چییە مانای وایە ئەبێ ئاگداری دوو شت لێک جا بکەینەوە تۆ بۆ خۆت وەکو تاک خواکە سەد فتووە بۆ خۆتە دەی حقمان چییە خۆت و قیامەتی خۆت هیچ زەرری بۆ ئومەت نییە ئەگەر تۆ خۆت بڵێ من بە ڕۆژوو ئەبم بە ڕۆژوو نابم حقت بە خەڵکەوە نەبێ کەواتە فتوادان بۆ ذاتی خۆت گرفتی نییە بەس ئاگدار بین هیچمان مافی ئەوەمان نییە فتوا بدەین بۆ عام ینی چۆن من یان هەر کەسێکی تر جگە لە دەوڵەت هیچ مەلایەک هیچ شێخێک هیچ موفتیەکی تاک هیچ حیزبێک بۆی نییە بڵێ بە نوێژ جەماعەت بکەینەوە یان نەیکەینەوە یا مزگەوت بکەینەوە یان نەیکەینەوە یا تەراویح بکەین لە مزگەوت یان نەیکەین ئەمە ئیشی تاک نییە ڕەنگەوێ گاوێت زهنا مامۆستایکی ئاینیدا ئەف ئافتنە دروست بوویت بژتن ئەدی ئیشێ من یان کۆ ڕۆڵێ من چییە ئەگەر ئەس vê ڕوونکردنێ بوو مسلمانە نەبێژم خۆشی دەزانێن تۆ وتاربێژی یعنی چی یعنی واعظی
یعنی فەرقێ واعظ چێە واعظ چێە و تربیەت چێە ئیمامی مزگەوت چێە ئەوی پێشنوێژەکەیەکە مؤەزین چێە خادیمی مزگەوت چێە ئەمان هەمووی پۆستی جیاوازن کەواتە هەموو خەتیبێک مفتی نییە هەموو مفتیەکیش خەتیب نییە کەواتە ئێمە چیمان هەیە فتوامان هەیە لە هەرێمی کوردستان ئەم فتوایە هەروەکو چۆن سعودیە بەچی بڕیاریدا نوێژی چۆن دەڵێ لە ڕەمەزانە مزگەوت نکاتەوە مفتی خۆی هەیە ئوردون مفتی خۆی هەیە مصر مفتی خۆی هەیە کوردستان مفتی نییە بەڵام فتوای خۆی هەیە بەگشتی جا مەبەستمەوە بوو کەش و هەوای ئارام بەوە ئەبێ لە فتوای گشتی ڕابکەین یعنی چی یعنی ئیشی من و تۆ هەر کەسێکی تر ئاژاوە دروست نەکا بە فتووا پێ دەوترێ فەوزای فتووە هەر کەس بۆ خۆی ئازادە چ فتوایەک بۆ خۆی دەدا بەڵام ئازاد نییە فتووا بدا بە ناوی هەموو گەلی کوردستانەوە ئیلا بێ دەستگای ڕسمی ئەم کارە بکە جا مەبەستم ئەوە بوو ئێمە چۆن بە ئارامی مانگێکمان تێپەڕان بە فتووا چۆن مانگێک لە ڕووی ئاینی لە ڕووی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێستا کەش خۆمان ئامادە بکەین خۆ مزگەوت هەردا ناخری هەتا سەر من دڵنیام مزگەوت ینی بارودۆخی تەندروستی ئارام بێتەوە لیژنەی باڵای بە ڕەنگاربوونەوەی کۆرۆنا پێمان دەڵێ مزگەوت بکەنەوە با ئێمە خۆمان حازرکەین لە ئێستەوە من ئەڵێم من وادا ئەنێم بەو نزیکانە مزگەوت بکرێتەوە ئەگە کرایەوە چ بکەین باشە بۆ نمونە جارێ خۆمانی بۆ ئامادە بکەین یعنی ئەوە نییە ئێستا بڵێن ئەم ساتە وەختە بڵێن مزگەوت بکرێتەوە بڕۆین مزگەوتکردنەوە لە دوای کۆرۆنا هەندێک ڕێکاری تریەوە یەکەم ئێمە ئێستا چۆنەڵێ ئەو دەستگایانە و ئەم شوێنانە کە ئەچین هەموو پلەی گەرمیمان ناپێون یعنی کەواتە لەمە دو بڵێن ئێمە ئەتوانین لە حرەمی مزگەوتە ئێستام کاتێ من و تۆ قسەیتیاکەین هەفتەیەک نابێت کەمتر لە هەفتەیەکە مەسجیدی نەبەوی لە مزگەوتی پێغەمبەر درودی و خوای لەسەر لە ناو حرم دەبەر دەرگای حرم کە ئەچتە ژوورەوە چیان داناوە کامیرەیەکی حراریان داناوە کامیرە حرارێکە هەرتی ئەپەڕی بە بەردەمیان لە یەک کاتە حراری 25 کەس ئەپێوێ لە دووری 9 مەترەوە لە دووری 9 مەترەوە تۆ لێی دووربی لە دووری 9 مەترەوە لە یەک کاتدا 25 کەس حرارەتی تۆمارەکە لەسەر شاشەکە دەریشێخا دەرێخا پلەی گەرمای چێ بەرزە ئەو داتایش هەڵەگری هەتا ماوەی یەک مانگیش داتاکە ئەپارێزێ دوای ئەیدۆزنەوە چێ پلەی گەرمای بەرزە ئەمە لە مزگەوتی پێغەمبەرە ئێستا کراوە لە ماوەی هەفتەیەک لەمەوبەر کەواتە ئێمەش ئەتوانین لە مزگەوتەکانمانە چەند شتێ بکەین یەکەم فەحسی ئاسایی پلەی گەرما بکەین ئەو کامیرە حراری ئەتوانین هەمان بێ بۆ هەندێک لە مزگەوتە قەڵە باڵغە زۆرەکانە گە نەمانتوانی بۆ هەمووی دابینیکەین بتوانین بە شێوازێک لە شێوازەکان خەڵک دەستێکی لە دەسابێت کە چوو بۆ مزگەوت خەڵک بەرماڵی خۆی لەگەڵ خۆیدا بەرێ ڕایخا پێشی ئەوە مزگەوتەکان تعقیم بکرێ فەرشەکانی حازر بکرێ و تعقیم بکرێ بۆ ئەوەی کە ئامادەکاری بکەین بۆکردنەوەی مزگەوت ئەو جا کەمامە هەبێ شتێکی زۆر باشە لە کاتی نوێژی جەماعەتە ئەو کاتە لە جیاتی چۆن دەڵێ نزیک بوون لە یەکتر ئەمجا هەر ئەو ئیمامە لەبەر بەرژەوەندی گشتی و سەحەتی خەڵک بڵێ مەترێک با لە نێوان تا بێت تۆزێ لە یەکتر دوورکەونەوە مانە هەمووی ئامادەکاری پێویست بەڵێ ئەگەر سەحکەینە ساڵین بوری مامۆستا کە تاکێ مسلمان چاو سەردەریت گە ڕەمەزانێت کرد ئانک و تام و چێژە ڕەمەزانی چ تش دادیت ئەتوێ چەندێ دادیت دەما مسلمان هەموو پێک بە جەوە کەش و هەواکێ ڕوحانی وێ ئارام بەخشدا چونەت مزگەفتێدا و تەراویحتکردن و دعاتکردن و زکرد کرد بەڵێ ئەف ساڵە وەسا نابینن ئەرێ ئەڤە نابیتە سەبەبەوەی چەندێک کە سترێسێک دوودڵیەک یان نەڕەحەتیەک لە تاکی مسلمان دروست بیت پێغەمبەر درودی خوای لەسەر وەڵامی تۆیدا فەرمووی عەجەبا لأمر المؤمن إن أمره كله له خير وانە إن أمره كله له خير کەواتە بە هەموو بارودۆخەکاندا ئێمە لا يكلف الله نفسا إلا وسعها يعني حەزمانە کرد ئەشهد بلا مزگەوت کراوە بێت و هەمومان بچین و وەکو جاران و بۆ شێوازە يعني من لە تەمەنی خۆمە لە ساڵی 73 يعني 11 ساڵ بوومە لە مزگەوت بوومە پێش نوێژم کردووە بەس خودبەم نەداوە ئەجنا پێش نوێژی مەلا لەوێ نەبوو بێ پێش نوێژیم کردووە مؤەزین لەوێ نەبێ بانگم داوە بۆ منیش ناخۆشە بەس ئەڵێن چی ئەڵێن ئەو خوددایە کە ئێمەی دروست کردووە خۆی داوای لێ کردوین ئەبێ دینی بۆ ئەوە نات ژیانمان بپارێزێ ئەیتر لە ڕێگەی پزیشکەکان گوتیان بڕۆن ئەڕۆین وتیان مەڕۆن نەڕۆین بەڵێ ئەگەر vê mijarê ji ڕۆیەکی دی تەماشا بکەین بۆ نمونە ئەگەر هەزر بکەین ئایا
ممارسەکردنا وان عیباداتێ هەیڤا ڕەمەزاندا تێنە ئەنجامدان ئەگەر تشتێکی جەوهەر و مەبدەء بی لای تاکێ مسلمان وەکو جەنابێتە ژی ئاماژە پێدای کە ماڵ هەمی مزگەفتن و دڵماڵ ئەنجام دەد بەلێ ئەڤە وێئێکێ ناگەیتن کە عیبادەت و تاعەت شێوازێکی کلاسیکیان شێوازێکی لاساییکردنە تنێل دەفوان نەقەنەعەتە یان ئەگەر وا بێ باش نییە ئەبێ وای لێ بێتەوە بڕاستی چۆنەڵێک بۆ تۆ پرسیارەکە لەسەرەوە بوو کە شوهەوایەکی ئارام بەێ ئەشوهاوی ئارام بەوە دەبێ وەکو وتم سەرەتاکان چۆن بە ئارامی بە ڕای پزیشکان نەچوین ئێستا چاوەڕێ ڕای پزیشکانەکەین بۆ ئەوی بچینەوە خاڵێکی تر زۆر گرنگە بۆ مەسلەی ڕەمەزانێکی ئارام دابینکردنی موچەی خەڵکە دابینکردنی بژێوی خەڵکە چونکە ئەویش مەسلەیەکی یەکجار گرنگە کە مرۆڤ دوجار وەکوڵێ پێویست پێداویستی هەیە پێداویستەکانیشی بەوە دەبێت ئەمە لێرە سێ چوار خاڵەگرێتەوە یعنی کاری سە پێشینەی لە پێشینەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دابینکردنی موچەی خەڵکە ئەوجا لە پاڵ ئەوەشدا ئەم ئاسانکاریانی کرا باشە کە خەڵک بتوانێت کرێکاری خۆی و کاری ڕۆژانی خۆی بکات و دوکان و بازاری خۆی بکات و ئەویش مەسلەیەکی باشە لامان کاتیشدا دەبێ بڵین ئەو دوکاندار و شتانەش کە ئەوەندە حەزیان نەکرد لەبەر خاتری ڕەمەزان دوکان بکرێتەوە دێ لەبەر خاتری ڕەمەزانیش ئیستیغلال مەکەن حەقی مانجی سێ لە خەڵک مەکەنەوە شتگران مەکەن چونکە تۆ ممکن نییە یعنی وەکو گوتم خاوەن ئاینەکانە بێ پێش بڕچێ بکەن بۆچی لە ئەوروپا لە سەری ساڵی مەسیحیە شت هەرزانەکرێ تۆش لە مانگی ڕەمەزانە هەرزانیکە ڕێکخراوە خێرخوازیەکان هەر بە هەمان شێوەکەواتە ینی ئەتوانم لە سێ خاڵ ئەوەی وتت کورتی کەمەوە ینی خاڵی یەکەمی زۆر سەرەکی ئەوەیە فەوزای فتوا دروست نەکەین بۆ خەڵک فتوا گشتیە کاری حکوومەتە خاڵی دووەمیان دابینکردنی موچەی خەڵک و کار بۆ خەڵک و چۆن دەڵێ ڕزق و ڕۆزی خەڵکە خاڵی سێمیشان ئەوەیە کە ینی مەسئلەی کردنەوەی مزگەوت ئەبێ هەر بەهێمنی و هەر بەو ڕێکارانەی دامان خست ئەگە بشن دامان خست جوان نییە بەڵێ بەو ڕێکارانەی کە نوێژی جومعە و جەماعەتمان ڕاگرت بە شێوەی کاتی بە هەمان ڕێکار چاوەڕێی لیژنەی باڵا بکەین زۆر جار ئاخفتنێکی مامۆستا ئەم وەکو تاکێکی مسلمان بێژین هەیڤە ڕەمەزانێ هەیڤە خێر و بەرەکەتەیە وت هەمان دەمدا ئەگەر ڕۆی حیسابی و ماتماتیکی تەماشا بکەین هەیڤە ڕەمەزانێدا زۆرترین مەسرف و مەزاختن تێتە ئەنجامدان ئەرێ ئەڤە دوو تشتێت بەر و واژەیەکتر نینە بەڵێ ڕاستە چونکە ئەوە چۆنەڵێ بە قسەنەکردنی خوددایە خدا فەرمی کول و وەشرەبوو وەلا تووسریف و یعنی جگە لە ڕەمەزانیش یعنی بەداخەوە یعنی یەکێک لەو خاڵانی کە ئەڵێن ڕەمەزان بۆ تەندروستی باشە خەڵکێکەڵێ لە دوای ڕەمەزان چێشم زیادی کردووە مانایشتی زیاتر خواردووە و مانایەکی تر پزیشکەکان دەڵێن تۆ دوو وەجبەت لاداوە لە ئێوارێ تعویزی مەکەرەوە تعویز قەرەبووی ئەوانەی پێشوو مەکەرەوە جامانە بابەتێکی پزیشکین حەقمان نییە بەسەرەوە بەس مەبەستەوە خدا فەرمی كل وكل واشربوا ولا تسرفوا كواتا إسراف مسألة يكجار خرافة إنسان وكو بيغمبر درودي خويا لسر فرموي طعام الواحد يكفي الاثنين بله يعني خواردن يكس باش يدوك سكا كواتا تولم شواز حسابي كي خواردني دوكسش باش چواركا خواردني چوارش باش هشتكا كواتا خواردني پنجاكس باش صد كسي بله كواتا اما مسألة همو صالما مستاك رمضان تهيتن ومسلمان بيشوازيا رمضانيت كان همي جار مشتمر درست بيتن سبارت قالك مجارة ما بيخوشنا بحث همو مجارة كي بكين بله بوچي ام همو جار چاوي ملوي چنديه كأديان دي ترفيد قلمت جين رزق طيبت المبداتن چونكو رمضان مانگا کا پیروزه بله بوچی مش همان هست نیه وکو تاکه که مسلمان برانبر مناسبات آینین دیانت دیتر راسته رنگا یەکێک لە هۆکارەکانی خراپ نەبێ یعنی لە ڕووی خراپی نییە یعنی تۆزێک مسلمانان چووکە زۆرینن ئاگایان لە مناسبەتەکانی ئەوان نییە یعنی بەمانایەک لە مانەکان مناسبەتەکانی ئەوان یعنی ئەگەر ڕۆژووی ڕۆژێکە و دوو ڕۆژێکە و سێ ڕۆژێکە لە ماڵن مسلمان نایان بینێ بەس مسلمان لەگەڵەوەی بە ڕۆژووەکەوێتە دەرێ جا بەڵام بە شێوەیەکی گشتیەوە کێشەمان زۆر نییە چونکە پێکە و ژیانی ئاینی لە کوردستان ڕێکدا کوتاوە ڕێزگرتن لە ئاینەکانی تر لە کوردستاندا ڕێکدا کوتاوە من بڕوان ناکەم لە زۆربەی وڵاتانی ئیسلامی ئێستاکە کە من و تۆ قسەمان تیا کرد باسی جەژنی ڕەزوانی بەهائیەکانمان کرد چەند لە قانونێکی کۆن هەیە لە عێراقا سزای لە سێدارەدانیان هەبوو لە ساڵەکانی شەستە کەواتە ڕێزگرتن لە ئاینەکانی تر کەسشان لە شانی کوردستان نادا بله نها مامۆستا کە ئەم وەکو بیژنێ بەحسا کەش و هەواکی ئارام بکەین کە تەیڤە ڕەمەزانێدا مرۆڤ مسلمان بکاریتن وی کەش و هەوای ئارام سوودی لێ وەربگریتن و بکەتە پراکتیزە ژیانە خۆدا ئەرێ مامۆستا دەما کەسێک ڕۆخسەتە شریعەتی وەردگریتن کە ڕۆژیە خۆ بخود بۆ نمونە مافی ڕۆژی خواردنێ هەیە ئەرێ بوچی ئەم بچاوێکی خراپ ئەم چاوێکی نەباش تەماشەوی کەسیت کەین یان کو گەلێک جار ئەم هەوڵا پشکنی ناوی خەڵکی دەن کە کی کەسێ بێ ڕۆژی و
و سەردەریەکان نەجوان ئەوە شتێکە لەو دیاردانە یانێگە دیارتەکانی ڕەمەزان خوێنیتەوە دیاردەی جوانی زۆر تێدایە و هەندێک دیاردەشەیە مسلمانی چۆن ئەڵێ ینی بە جۆرێک لە جۆرەکان خۆی کاری مسلمان نیە لە خەڵک بپرسێ بە ڕۆژوو یا بە ڕۆژوو نیت ینی کاری مسلمان نییە لە یەکتر بپرسێت چونکە هەندێک عزر هەیە خوددا پێداوە وەختی خوددا پێداوە تۆ مافی ئەوەت نییە بۆیە گوتم یاوەت ئەو عزری خودی پێدای ئەدبیتە بێڕێزیەک بەرەمبەر مسلمانی وەختی پێگیری پێت ئەو چێکات ئەویش بە هەمان شێوە ڕێز لەو کەسانە دەگرێت کە بە ڕۆژوون ناچێت لە بەرچاوی ئەواندا خواردن بخوا ناچێت لە بەرچاوی ئەوەندا کارە ینی مەبەستی ئەوش ڕێز لەوەگرێ ئەوش ڕێزی لەو گرتووە ئەخرەگەر مەسەلەکە تنێ ئەو چەند بیتن کە خارنێکت خوتن خارن یال هەمی جهێدی ترجی هەی ڕاستە ینی خۆی ئەمە بەسمان لە ڕێزگرتنە ڕێزگرتن دوولایەنێ ڕێزگرتن دوولایەنی من ئەو بە مشکلە نبینم یعنی لە هەرێمی کوردستان دەشکر بخوا ئەو قۆناغەمان تێپەڕاندووە ئەو قۆناغەمان تێپەڕاندووە بە شێوازێک لە شێوازەکان ینی ڕێزگرتن هەیە لە یەک بڵێ کەواتە یەکیش چەمکن دیتریت ناوە هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا چەمکێ ڕوحانیەتەیە ئایا چەوە ئەم دیکارین وەکو تاکێکی مسلمان کە مەباوەری ڤیدینەی هەیە تاکی کورد دی چەوە کارین مانایên ڕۆحی یەن ڕۆژیە بزانین و تێبگەین بە جیاوازیکردن لە نێوان دوو زاراوە کە لە قورئان داهاتووە سیام و سەوم بەڵێ سیام مانگێکە سیام بە ڕۆژووبوون کە بە ڕۆژوو دەبی مانگێکە تەواو دەبێ وەکو هەموو مانگێن دیتر مانگێکە تاو دەبێ بەڵام سەوم تاو نابێ سەوم پەیوەستە بە زمانگرتنەوە زمانی خۆمان پارێزین کەواتە ئەگەر ئینسان پەروەردەیەکی ڕوحی جوان کرابێ یا پەروەردەیەکی جوانی ڕوحی خۆشی کردبێ یعنی بە درێژایی 12 مانگ ئێمە دەبێ بە ڕۆژوو بین لە ڕوویی ڕۆژووی زمان ینی ڕۆژووی ناخ یعنی کاری خراپ نەکەین ینی زمانمان بە خراپ بەکار نەهێنین وشەی خراپ بەکار نەهێنین ئەوەشە لە قورئاندا خوددا دەفەرمێ کوتیبە عەلەیکم الصیام ئەمەیە وەکولوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر کەواتە باسەکان زۆری پەیوەستە بە مەسەلە مادیەکانەوە بۆی پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی خدا سوود لە ڕۆژووی ئێوە نابینێ هەر کەسێک زمانی خۆی نەگرێ هەر کەسێک جوێن بە خەڵک بە هەر کەسێک زمانی خراپ بەکاربێنێ خدا هیچ پێویستی بە برسیکردنی خۆی نییە ئەو کەسە خۆی برسیەکات و نان و ئەو ناخۆ کەواتە لێرە بۆمان دەرکەوت زانایان ئەوەیان فەرق کردووە بۆیە خدا بە مەریەم دەفەرمێ فەکولی وەشرەبی طالب بخو بخوره فإما ترين من البشر أحدا فقولي إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا زانا إني نذرت للرحمن صوما من صوم كردوه بلام وكلي واشربيشة كواتا صوم دخويتو بلام زمانة خراب بكارنا يعني جامل ليرة زور مسأليكي جرينجا كعرفاني كرد أمان زانيوه يعني رنجة زور يعني شلون اللي بتشينو دواوا سدان صال بتشينو لاي عارفي الرباني كرد ملاي جزيري أما دزاني بيغمبر درودي خوي لسر لقل أو النية فرميتي بيغمبر نهى عن صيام الدهري وتوتي خوتها ناكري 365 روش بالرجوب خوتها كوجن دوي أما نهي ليك راوا بلام خو أبي 365 روش صوم ما نهبه بدري جاي صالك أبي تشيبكين زمان من هەر بێ قسەی باش کە زمانی خراپ بەکاری نهێنین بۆ خراپ کەواتە ئێمە وەک ناتوانین و ناشبێ 365 ڕۆژ بە ڕۆژوو بین پێوترێت سەوم الدەهر سیام الدەهر بەڵام ئەبێ بە درێژایی ساڵیش چی بکەین زمانمان هەر بۆ چاکە بەکاربێنی بۆیە مەلای جزیری وابزانم ئاوا دەڵێ بلا بێت صائم الدەهری ینی بۆ ناوی ناوە صائم الدەهری لەبەر ئەوەی کە ئەنەهو بە درێژایی عمری یا بە درێژایی ساڵەکە هەر بە ڕۆژوو بووە بۆچی بلا بێت صائم الدەهر بلا بێت صائم الدەهری بلا ئیفطارین بۆچی ئەم دێڕێی وتووە لەبەر ئەوە وای گوتووە دەڵێ ئێمە بۆمان نییە ساڵێک بە درێژایەکەی نان و ئاو نەخۆین بەڵام بۆمان هەیە بە ساڵ قسەی خراپ بە کەس نەڵێ بەلێ گورەی ئەخستنە جەنابێتە مامۆستا ینی نەهاژی زاناین سەردەمژی کە تەدەبورت قورئانیدا کریە بەحسابی چەندی کریە کە ئەسڵەن ڕۆژیگرتن بەحسا ئیمساکەیە کە تو زمانی خۆ بگری یان چاوی خۆ بگری یان ناخێکی پاکتە هەبیتن ئەرەوێت تەفسیرە چ ڕاست نییە ئەو ڕاست نییە ئەبێ بڵێن ئەوە سەومە ئەمەی تەمەچکۆ خدا فەرمووی حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل وهم أمانة شكيتيانية يعني وأنا رأيه بس شرعيني أو رأيانا روجو بريتيا لخو قرتنوا لكو ملك شدنان أو بابتاني ترو تحريم به بس فرق هي اللي بين شيء صيام وصومك يعني تو بهردو كيجيبكي
وەکو پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی خدا نایەوێ برسی مام کەوتین و مامکە ئەگە برسێتی و تونوێتی بێ و زمانە هەر بە خراپ بگەڕێ کارێکی خراپت کردو ئەمەشە جارێکی تر لە دوای مەلای جززیری بە ڕەحمەدی مەولەوی باسی کرد مەولەوی گوتی کورد بۆچی بەعام پازە ڕۆژەڵێ مەرحەبا مەرحەبا یا شەهرە ڕەمەدان مەرحەبا بۆچی پازە ڕۆژی ئەخیری شەڵێ ئەلوەدا ئەلوەدا ئەو تا مەولەوی ئەویشی کرد بە شیعر ئەوی کرد بە شیعر گوتی مەرحەبای لیباس تاعەت پۆشانن ئەلوەدای کاسکاس بادەنۆشانن یعنی لە شێوەزاری هەورامی و بیهێنینەوە بە سۆرانی ئەڵێ ئەو پازدە ڕۆژەی کە ئەڵێ مەرحەبا مەرحەبایانی من تاعەتی چۆنە لیباسی تاعەتم لەبەر کرد لیباسی تاعەتم لەبەر کرد و ئیدی دەستم کرد بە خواپەرستی ئەلوەدای کاسکاس بادەنۆشانن یعنی ئەوانش کە بادەیان دەنۆشی ئەوانەی کە کاری نابەجێیان دەکرد بەمانە ئەوانەی ئەوانش تۆبەیان کرد ئەوانش وتیان کە ئەڵێن ئەلوەداع نییە لە ڕەمەزان ئەلوەداع لە کردەوە خراپەکانمان ئەلوەداع لە قسە خراپەکانمان ئەبێ ئەلوەداع ئەوە ماناکەی بێ بەڵێ تۆ بینی مامۆستای بەڕێز هەموو ساڵ ئەف ئاخفتنەت هێتە گوتن کە ئەم بێژین ڕەمەزان فێرگەهەکە ڕەمەزان خوڵە ڕاهێنانەیە کە سەر کارێن باش خۆڕابینین و کارین خراپ واس لێ بینین بەڵێ هەمی جار دەبینین پڕێژێکە زۆر و بەرچاو مسلمان ڕەنگە بزڤریتە سەروێ ئەوە کو بەری ڕەمەزانێ ئەنجامدا یانکو مختصری بێژین ڕەمەزانی کارتیکردنەکە زۆر تێدا نەکریە ئەرێ ئەوە بچت گەڕێتەوە یعنی بە شێوەیەک لە شێوەکان ڕەمەزان هەموو ساڵێک کۆمەڵێک خەڵکە گرێ ینی ئێمە چکە ئیحسائێمان لەبەردەستان نیە بڵین ئەم ڕەمەزانی ساڵی پارە چەند کەسی چاک کرد و چەندی چاک نەکرد ناتوانین چونکە بەڕاستی ئیحسامان لا نییە بەڵام دڵنیان لە تەجروبەی خۆمان و لە ئەزمموی خۆمانەوە دەزانین هەموو ساڵێک ڕەمەزان وەکو ئەو فێرگەیە کۆمەڵی کەس هێنێتەوە سەر ڕێگەی ڕاست کۆمەڵی کەس هێنێتەوە سەر ڕێگەی ڕاست ئەو ڕێگە ڕاستە تۆ باسی ڕوحانێتت کرد ینی زۆر گرنگە ئەم ڕەمەزانە ئەگەر مزگەوتیش نەبوو زۆر گرنگە وەکو خولێکی مانگانە ئێمە وەکو بڵێ بە تەنیا ئەبینەوە کە تەنیا بووینەوە زیاتر ئەتوانین ڕوحانی بین زیاتر ئەتوانین بایەخ بە ناخی خۆمان بدەین لە ڕووی ئەوەی کە ناخمان پاکەینەوە بۆیە گەل لە دوای مەولەوی بێمەوە لای مەحوی دەڵێ حیفە لە دنیا بڕۆی کامی دڵت ناڕەوە یعنی چی دەڵێ حیفە تۆ ئەم ژیانە تەواو بکەیت و بمری بەڵام بە دڵێکی پڕ لە بوغز و قین و شتی ناڕەوا لە دڵ تاما بێ پاکت نەکردوێتەوە بەڵێ یعنی ئێمە بێ لە دنیا کاتێک بڕۆین دڵمان پاک و بێتەوە تۆ بڕوانە کاتێکە یەکێک وەفاتەکە کاتێکە وەفاتەکە ئەمە دیمەنەکەمان بینیوە یعنی ئەڵێن ئەیبەنە مزگەوتیان ئەڵێن بیشۆن یعنی شوشتنی مردوو چییە؟ یعنی هەموو مردوویەک ئەگەر ینی زروفێکی زۆر ناخۆش نەبێ هەموو مردوویەک ئەشوێن بەس ئێمە دڵیمان بۆ ناشۆرێ نازانین دڵی چۆنە خۆی بینی خۆی و خۆمە کەواتە ئێمە پێمان نەکرێ کفنێکی سپی لەبەری هەموو مردوویەکەکەین بە ئومێدی ئەوەی کەوا ئێمە لە ڕووی جەستەوە لە ڕووی دیمەنەوە سپیمان کردەوە کفنێکی سپیمان لەبەر کرد بەس ئایا دڵی سپیە ئەمە یە قسەکەی مەحوی ئەمە یە قسەکەی مەحوی حیفە لە دنیا بڕۆی کامی دڵت ناڕەوە لە دڵتانە ئەمە یەکێ لە دوو شەرحی هەیە شەرحێکیان ئەمەیە بۆیە عارفێکی تری ڕەبانی دەڵێ سێری ئەم دیمەنە ناشرینە بکەن دەڵێ ئینسان ئەگەر لە دڵەوە بە تەمای گوناه بێ لە دەری شەو هەر خەریکی زکر بێ ئەوە گاڵتە بەخۆکردنە ئەما وەکو چۆن دەڵێ دیمەنەکە ئاوا دەڵێ وەختێکە دەبینی لەبەر دەرگای ماڵێکە یەکێک دانیشتۆ تەزبیحێکی بەدەست دیمەنەمان دیوە زکری خوا دەکەن یا لە قەڵەباڵغیەکە بینی لە سەیرانێکە لە شوێنێکە یەکێک تەزبیحێکی پێ زکری خوا دەکە ئەمە کراوە بە شعر کراوە بە شعرێک بەم مانایە دێت ینی ماناکەی ئاوا دێ دەڵێ وەختێکە تۆ تەزبیحێک لە دەستایە دەیجوڵێنی زکری خوا دەکەی لێویشت دەجوڵێنی و ئەستەغفیرالله و تۆبە دەکەی بەڵام هەر لەو کاتەدا ئەڕوانیتە خەڵکەکە ئەڵێ ئەو سیاری فلانە کەسە ئەو سیاری لێ چۆ بوو ئەوە زکری شەکە ئەڕوانێتە خەڵکی دەڵێ ئەو فلانە کەسە ئەو خانۆجوانەی چۆن کردووە لە عینی وەختە لەو کاتی کە زکرەکە و دەمی ئەڵێ ئەستەغفیرالله و دەستی بە تەزبیحە لە دڵەوە بیر لەو نیعمەتاناکە کە لای خەڵک هەیە و خۆی بەراورد دەکە بەوانی دیکە و تەمەنای گوناح و خراپە بۆ خەڵکەکە دەڵێ ئەو کات مەعسیەت و گوناه پێکەنینی دێ بە ئیستیغفارەکانمان پێکەنینی دێ بە ئیستیغفاری ئێمە دی لەبەرەوە استیغفارتمە پێویستی بە استیغفارەکە ئەمە یەکە ڕابعی عەدەوی گوتوێتی ئیستیغفاریمە پێویستی بە ئیستیغفارێکی تر هەیە جا لەبەرەوە قسە و باس لێرە زۆرە کە ئینسان ئەبێت چۆن ینی ئاگدار بێ ینی دەڵێن لە دانایەکیان پرسی ینی ئەم خەڵکە بۆ تووشی شەڕە بن لەبەرچی تووشی شەڕە بنوتی ئەو بە زمانی خراپ جۆنێک بەوەدا ئەویش بە زمانی خراپ جۆنێکی تر بەوەدا درێژە ئەخایەنە لە بینیان ئەگاتە پیا و کوشتن هەمووجا من ناوم ناوە جوێن چۆن دەبێ بە خوێن ئەوە دەست پێکە
کەواتە تۆ بڕوانە سوۆسیال میدیا و ئەوانش دەبینی کەواتە ئەمە فرسەتێکی زۆر باشە بە ڕۆژوو نییە پێغەمبەر دەفەرموێ بە ڕۆژوو نییە من قسەی من نییە پێغەمبەر دەفەرموێ بە ڕۆژوو نییە ئەو کەسەی کە زمانی نەگرێ لە بەکارهێنانی ئەف ڕۆحانیەتە جەنابێتە بەحث کات ئەف ڕامانێن پڕ بەها کە تو ئاماژێ پێت دەی کەسێ ڕۆژی گرت بێت یە ڤیڕەنگەی بیتن بەرێ ئەف چەندە ئەت کەشەکێدا دەهێتە جێبەجێکردن کە تاکێ مسلمان زۆربەی هەرە زوری وەختی خۆ وەختی ڕۆژی گرتنە خۆ بخەوێ ببەتە سەری کە وەختی خۆ بکۆژیت و بگەهتە مەغرب نا ئەوش شتێکی خراپە دیاردەیەکی خراپە ینی خەو ئەوەیە ئێمە ڕفێقێکم بوو لە زانکۆ لە قسمی داخلی هاوڕەیەکی زۆر خواناسی چاک ناوی مامۆستا ئەندازیار بوو لەگەڵمە پێڵێن مامۆستا شێروان ئەسعەد کاک شێروان ئەسعەد لەگەڵم بوو لە بەشی ناوخۆیی ئەوە تۆ ئەوە بیرە خستەوە شعرێکی لە پشتی سەری خۆی بە ڕەحمەت بێ وەفاتی کردو شعرێکی لە پشتی سەری خۆی نووسی بوو ئێستش لەبەر چاومە چی نووسی بوو لە پشتی سەری خۆی نووسی بووی نووسە بووم ژیرێک لە خەوما فەرمووی چێ بە خەو پشکوت خونچەی ئارەزووی تا زندوی مەمرە خەو برای مەرگە کە مردی لە ژێر خاکە تێر ئەنووی ئەوەت بیرم خستەوە کە بەڕاستی ئێمە ژێر خاک مەسافەیەکی زۆرمان ماوە لە ژێر خاکە ئەمێنینەوە لەبەرەوە ئێستا کاتی نووسن نی بەێ دەستێتت خوشماوسە بەرز دیسان بدوێتن ئەم بزانین کە ئەم یەت پێشوازیە ڕەمەزانێدا چ سەردەریەکە جوان و هەژی هەیە کە تاکێ مسلمانی کورد پێشوازیەکە دروست و تەندروست الوێ مانگە ڕەمەزانە پیرۆز بکات بەشێک بە حکوومەت و بەشێک بۆ خەڵک بڵێن یعنی حکوومەت زۆر گرنگە ئەوە بزانێت کە مەسئلەی کۆڕۆنا وەکو زۆربەی گرفتەکانی دیکەی دنیا کە ڕوویدا بێ زۆر ئاسەواری یعنی چۆنەڵێ نێگەتیڤی هەبووە یعنی بەڕاستی ئەتوانی بڵێ سەردەمی یعنی زۆرێک یعنی سەردەمی تاعونەکەی سەدەی چواردەی ئەوروپا گۆڕانکاریەکی دروست کرد و کاپیتالیزمی هێنایە ئاراوە و یعنی فیوداڵ و ئەقتاعی لەناو برد یعنی ئەتوانی بڵێ مەمالیک لە سەردەمی خۆیاندا کە هین باسیەکە علامە ئیبن حەجەری عەسقەلانی ئەوانش لە ناوچوونەکان بەشێکی بەهۆی تاعونەوە بوو یعنی جارێکی تر کۆتایی هێنان بە دەسەڵاتی سەردەمی ئەمەویەکان لە ماوەی 80 ساڵی تەمەنیانە حکومڕانیانە نزیکەی 20 تاعون ڕوویداوە 4 ساڵ جارێک تاعونێک ڕوویداوە تەنانەت لە ناوچوونەکەشیان هەر یەکێک لە هۆکارەکانی ئەوە بووە سەردەمی هۆلاکۆ و هاتنی بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی عەباسیەکان هەر جارێکی تر لەو ساڵانە پێشی ئەوە تاعون هەبووە یعنی زۆرێک لە دینەکان کەواتەمە چمان پێ دەڵێ ئەمە ئەوەیە کە فەڕەنسا دەڵێ یعنی ڕۆژە سەختەکان هێشتا نەهاتووە دەڵێ فەڕەنسا دەڵێ ڕۆژە سەختەکان هێشتا نەهاتووە مانای چییە مانای ینی کۆڕۆنا خۆی بچووکە هێشتا بچووکە کۆڕۆنا خۆی بچووکە و دەڕوا بەڵام ئاسەوارە ئابوووریەکانی و ئاسەوارە کۆمەڵایەتەکانی لە دوای خۆی زۆر سەختە سەر سەر دەریامەت مینیت زۆر دەمێنێ ینی ئێمام ساتە وەختی من و تۆ قسەی تێدا دەکەین بە دووری مەزانە لە بارودۆخی ئێستا و نەوت و ئەمانە بە دووری مەزانە پێشبینی بکە کە حکوومەتی عێراقیش دەست بە پاشەکەوت بکە کەواتە ئێمە لە بەردەم قەیرانێکین داهات ئەبێ زیادکەین ئەبێ بەردەوامیش خەرجیەکانمان کەم بکەینەوە ئەوەش ڕۆی سیاسی جەنابێت تاماژە بێت سەر ئاستی تاکی چاوانە بڵێ ینی لەسەر ئاستی تاکیش گرنگە ئێمە بەڕاستی ینی بە خاڵێکی تریش بڵێم بۆ حکوومەت ئەوش ئەوەیە ئەم مانگەی ئێمەی تیابووین بەهۆی کۆڕاناوە ئەبێ خولێکمان وەرگرتی بێ ینی زۆر گرنگە حکوومەت لە چاودێریەوە بگوازێتەوە بۆچی بگوازێتەوە لە چاودێری ینی واز لە چاودێری بێنە ئیدی ببێتە ڕێنمایی ینی چۆن ینی بەمانایەک لە ماناکان بە ئێمەی گوت کەمامە بکەن و ئەمانە هەمومان لە ئیتر لەمە دووە ئەبێت چی بین ئێمە ئازادمانکە بەڵام پێمان بڵێ تاکپارێزی ئیتر خۆتان پارێزن خۆتان بپارێزن تۆ نبین لە قورئاندا خوددا دەفەرمێ فەئین ئانەستم منهم ڕشدەن فەدفەعوا ئیلەیهم ئەموالەهم دەفەرمێ کە باوکێک گۆفات دەکات مناڵەکەی ناتوانێت پارەکەی سەرفکە ئەو مناڵە بێسەرپەرشتە پارەکەی لای کەسێک دائەنرێ دەڵێ کەی گەورە بوو فەئین ئانەستم منهم ڕشدا کە زانی پارە چۆن سەرفکە و کاتە بیدەنەوە دەستی خۆی کەواتە ئێمە جارێکی تر لەم مانگە فێر بووین ئیدی ئەبێ بارودۆخ ئاسایی بێتەوە کە بارودۆخ ئاسایی بەوە بەڵام نەک بە پێشێلکردنی ڕێنماییەکان نا ینی لە هەموو دام و دەستگاکانە فەحسی حراری هەبێ لە هەموو دام و دەستگاکانە مەسەلەی چۆن ئێستا عێراق بەستە ئەوە چەندە ببیتە نەریتەک بوو ببەنەری جوانە دوود کەواتە لەوە دێنە ئاستی فەرد لەمە دوا بڵێن حکوومەت ئەگەر حکوومەتیش حەقی نەبوو لە سەرمان حکوومەتیش قسەی لەم بارە نەکرد لەمە دوانە خۆمان ئاگدار بین تاوخانەکەین هەموو کاتێکە ماچکردن نەبێ هەموو کاتێکە دەستچێش لەگەڵ لە شوێنی تێکەڵبوونا کە ئەچین
بەکاری بێنین ماسک لە هەندێک شوێنی پێویست هەیە لە هەندێک شوێن پێویست ناکە ئەبێت بەکاری بێنین توناوی نفچەندە جەفافیەتێک و حشکاتێکی دروستکە ناوبەرە مرۆڤاندا ینی لەبەر خاتری ژیان لەبەر خاتری ژیان ئەی ئەگەر ژیانمان فەوتە کەواتە ئەو کات بە هەموو هاوڵاتێکەڵێ ئەی هاوڵاتی بەڕێز تۆ ئەگەر ڕێنماییەکان وەکو تاک بۆ خۆت جێبەجێ ناکەی مەرگ بۆ ماڵ و مناڵی خۆت دەبیتەوە ئەو کات بڕواناکەم وا بکە لەبەرەوە قەت ئەو کارە ئەنجام نادەن جە لێرە مەسەلەیەکی زۆر گرنگە کەواتە ئەمە لە ڕوویەکی تر لە ڕوویەکی تریش هەرە بێ بڵێم چونکە شەقامی کوردی شەقامێکی سیاسیە سیامەکە و خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوەکە ئەوە حکوومەت چۆن ئەڵێ موچە و دابینکردنی چۆن ئەڵێ پێداویستیەکانی ژیان بۆ هاوڵاتی دابینەکە و هەلی کار و هەموو ئەوانە بەڵام زۆریش گرنگە سیاست مەدارەکانمان لە مانگی ڕەمەزانیشدا ساومەکەی کە باسمان کرد زمانی خۆیان بگرن دۆزێ ینی قسەی خراپ نەکەن قسەی تند نەکەن سەر و دڵی خەڵک نەگرن ئەخراڵیان کاتی خۆی کەسێک بە ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی ئەبوو حەنیفە بە ڕەحمەت بێ لەن لە ڕێگایەکە ڕۆیشتووە تۆزێک ڕێگاکە چاڵ و چۆڵ بوو بە منداڵێکی گوتووە ئەگەر لێبێ نەکەوی منداڵەکە وتوێتی من گرنگ نییە بکەوم من بکەوم بە زەرەر بە خۆم و دایک مەگاو بۆ مەگریە و ئەوەندەیە بەس تۆ ئاگداری خۆت بە نەکەوی چونکە تۆ ئیمامی ئومەتێکی ئەگەر تۆ بکەوی زیان لە هەموو خەڵکە دەی یاگە تۆ هەڵە بکەیت کەواتە سیاست مەدارەکان و حیزبەکان و سوۆسیال میدیای حیزبەکان و دەستگای حیزبەکان کاکە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژووی زمان بن على لەقل ڕۆژووی زمان وشەی خراپ بەکارمەهێنن شەڕمەکان سەر و دڵی خەڵک مەگرن ئەو سەومەی کە پێغەمبەر ناوینا گرتنی زمان شڕۆی ڕۆشنبیریەکە ئاینی و ئیسلامی و جەنابێتە چ ئاختنێک هەیە بوان کەسا چ دانعەمر بن یانجی عزرەکە شەرعی هەبیت یا تەندروستی هەبیتن یعنی دلێوی ناهێتن کە ئەو ڕژیا خۆ بخوتن چونکە وەسە تێدگەیتن تشتێکی خەلت ئەنجام دەتن تا وەکو ڕۆشنبیریەکە ئاینی تە چ هەیە بووی خدا وەڵامی داوە فەرمووی لا یوکەلیف الله نەفسا إلا وسعها یعنی خدا بە پێی توانای خۆمان خدا نایەوێ ئێمە عەزیەتمان بێ لە ئەنجامدا زانایانش ئێستا وەکو بڵێ قسەیەکی جوانی کۆنکریتی ئەکەن ئەڵێن ئێمە فتوا بۆ کەس نادەین مەسئلەی ڕۆژوو فڵان بە ڕۆژوو بێ فڵان بە ڕۆژوو بێت تا قسە و باسێکی شەیە کۆڕۆنا کاریگەری هەیە لەسەر بە ڕۆژوو یانیەتی ئەو قسە و باسێکی دوور درێژە نە ئێمە لەوێجا جارێکی تر لەو بابەتەیە ئێستا هەموو ئاینەکان ڕویان کردەوە پزیشکەکان پزیشکێکی چۆن ئەڵێ زانا و دانا بە تۆ دەڵێ فەحسێکت دەکا ئەو پێت دەڵێ ڕۆژوو بۆ تۆ زیانی هەیە تۆ فیدیە بدەوەوە ئەو پێت دەڵێ کەواتە ئێمە مافی ئەوە کەواتە چەند چرکێکت زۆر کێمدا جەنابێتە ئەختنە خۆب چ کوتایتین سەبارەت پێشوازی ڕەمەزانێ بەوە کۆتایی پێدێن لەلایەن حکوومەتەوە نان و ئازادی و ئاسایش نان ئازادی ئاسایش هەرسێکی بەیەکەوە ئەبێ بەردەوام ئەمانە لە خەمی دابین ئەمە چۆن ئەکرێ بە پلانێکی دوور و درێژە و ئەو پلانانەی کە دامان نابوو وەکو چۆن دەڵێ حکوومەت هێرێمی کوردستان ئەبێ گۆڕانکاری بەسەر دابێت چونکە پێشی کۆڕۆنا و دوای کۆڕۆنا پلانەکان دەبێت بێتە گۆڕین وەکو تاکیش جارێکی تر زۆر گرنگە خۆمان بە دوور بگرین لە فەوزای فتووە زۆر گرنگە خۆمان بە دوور بگرین لە تەدەخولکردن لە ژیانی خەڵکی چونکە پێغەمبەر فەرمی من حوسنی ئیسلام المەرئی تەرکوه ما لا یعنیه جوانی ئیسلامی تۆ لە چۆ دەرەکەوێ مسلمان بوونی تۆ لەوەی کە تەدەخول لە ئیشی خەڵک نەکەی حەقت نەبێ بەسەر کاری خەڵکەوە ڕۆژووی خۆت دەگری لە هەمان کاتیشدا پەیوەندی نێوان خۆت و خوا لە ڕووی ڕوحیەوە بەهێز دەکەیت و ئەو مانگە دەکەی بە خولێکی چۆن دەڵێ خۆ ئامادەکردن بۆ ئەوەی لە 11 مانگی داهاتوودا تۆ بتانی وەکو چۆن دەڵێ زادێک پێی بژ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسی و جەنابێتت کەین بۆ پێشکەشکردنەوان هەموو پەیوەند جوان و هەژی بینەرین بەڕێز ڤی ئاواییژی دەهێنە دومایاوێ خەڵکی زۆر سپاس بۆ هەوێن بەڕێز کە هین بەشدار بوون گەلمە ئەت بینەریەدا هیڤیامەوە مەشیا بیتن خزمەتەکە بچیک پێشکەشی وێن بەڕێز بکەین و هیڤیامە ئەوە ڕەمەزانەکە پڕ خوشی و پڕ ئارامی و جەوەکێ ڕۆحانی و عرفانیدا بژین زۆر سپاس بۆ هەفکارین بەڕێژی بمینم خێر و شاد تا خەڵەکە گەدی خدای مەزن هەمیان بپارێزیت